وەگەزانین کە ئەمڕۆ دەستپێکی تاقیکردنەوەی وەرزیەکەمی خوێندکارانە ئێمە با پێویستمان زانی کە ئەمڕۆ لەم تەوەرەمانە گفتوگۆ لەسەر ئەو بکەین کە چۆنی ترس و دڵەڕاوکێ لە لای خوێندکاران کەم بکرێتەوە بە تایبەت لە کاتی تاقیکردنەوەکانە بەردەوام هەرێکێک لە ئێمە خۆمان بەم مەراحیلانەی خوێندنە ڕۆشتوین یاخود تێپەڕمان کردووە هەستەکەین کە یعنی جوان لەو هەستەی خوێندکاران تێئەگەین لە کاتێکا کە لە تاقیکردنەوەکان نزیک ئەبنەوە یاخود لە نێو خودی ڕۆژی تاقیکردنەوەکانە بەردەوام هەست باش لەژان بە ترس بە دڵەڕاوکێ ئەەکەن ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین چۆنی زاڵ بن بەسەر ئەو ترس و دڵەڕاوکەی خۆیانە ئەگەر هاتوو لە هۆڵی تاقیکردنەوەکانە گرفتێک ڕوویدا بەتایبەت ڕەنگە ئەم بابەتەمان زۆر گوێ لێ ببێتە لەبەیەک ئەگەر غەش بکات ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان مامۆستاکە هەسوکەوتی خوێندکارەکەی لە نێو هۆڵی تاقیکردنەوە بەدڵ نەبێت چۆنی ئارامی نێو ئەم هۆڵە بپارێزرێت بۆ ئەوەی کە سەر لە خوێندکارەکانی تری شتێک نەدرێت بۆ ئەوی ئەوانش تووشیش لەژان و دڵەڕاوکێنە بن گفتوگویەکی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتاکەین بە میوانداری بەڕێز مامۆستا رابەر محمود کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی پەروەردەین مامۆستاگیان سلااو لێ بە تۆم کاتە باش بەلای خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ بەرنامە جوانەکەتان سپاس بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی پرسات لێرەشەوە سڵاو ڕێزمان بۆ بینەران و بیسەرانتان لێرەشەوە پێم خۆشە لەو مینبەرە بەڕێزەوە سڵاو ڕێز بگەێنمە قوتابیانمان ئینشاءڵڵا هەمویان بە نمرەیەکی باش و بە دەروونێکی ئاسودۆ قۆناغا تێدەپەڕێنن ئومێ دەکەین کەوا پێ مامۆستاگیان ئەمڕۆ دەستپێکی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمی خوێندکارانە جا ڕەنگە خوێندکار بەردەوام لە کاتی خۆ ئامادەکردن و چوونە نێو تاقیکردنەوەکانەوە هەست بە ترس و دڵەڕاوکێ و شڵەژانێکی زۆر بکە ڕەنگە هەنێ جار بە شێوازێک بێ بابەتەکانین بە شێوازێکی زۆر باش سەئیشی تیا کردوێ بەڵام لە کاتێکا کە ڕوو لە هۆڵی تاقیکردنەوەکە بەهۆی ئەو ترس و دڵەڕاوکەیەوە زۆربەی کات ئەڵێ بابەتەکانم بیستوەتەوە چی بکات خوێندکار بۆ ئەوەی کە بەسەر ئەم ترس و دڵەڕاوکەیە یازاڵ بێ بۆی کە ئەچێتە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە بە شێوازێکی باش وەڵامی پرسیارەکانی بدات. ئێستان خۆش بێ ژینخان دیارە مۆزوعێک ئەم بابەتێکمان هەیە زاراوەیەک لە کۆمەڵگەی خۆماندا زۆر بەکاردێن ترس و دڵەڕاوچێ و تۆقین زۆر جار ئێمە جۆمان لێ دەبێ بەڵام تەمان ترس کەمێک جیاوازترە لە دڵەڕاوچێ بابەتەکانی شاراوەیە ئەو بابەتانەی لی دەترسێت شاراوەیە ترس ئەو بابەتانەی کە لی دەترسێ بابەتەکە دیارە و احتیمال ترس کاتیش بێ بە نەمانی سەرچاوەیەکە ترسەکە بڕەوێتەوە بەڵام دڵەڕاوچێ دەمێنێتەوە زۆر جار ئەگەر ئاگادار نەبین بۆیە پرسیارەکەت زۆر جوان بوو ئەمە بەشێکە لە خزمەتکردن بە پرۆسی پەروەردە بە تایبەتی لەو قۆناغە ناسکی ئێستادا کە خوێندکارانمانەیە هەموو خێزانەکان بە جۆرێک لە جۆرەکان خوێندکارمان هەیە کەم ڕێژەیەکی کەم نەبێ ئێمە نزیکەی 9 ملیۆن قوتابیمان هەیە ئێستا لە قۆناغەکانی تاقیکردنەوەدا طبعا بابەتەکە سێ ڕەهەندیە ئەژێنخان ڕەهەندێکیان خودیە و ڕەهەندێکیان خێزانیە و ڕەهەندێکیان ژینگەی دەوروبەرە فەزا گەشتەکەیە بە کەناڵەکەی بەڕێزیشتانەوە تەمان ترس یاخود دڵەڕاوچێ ئەوەی کە ئێمە نامان لێ ناوە لایەن قوتابیەوە بەشێکی خودیە ینی زۆر جار هەیە ئێمە سێ جۆر دڵەڕاوچێمان هەیە دڵەڕاوچەیەکی دەرەکی ئاساییمان هەیە ترسە لە دەستدانی شتێک ترسە لە تاقیکردنەوە ترسە لە دەرنەچوون جۆرێکی ترمان هەیە لە دڵەڕاوچی ناوەشی ئاسایی ئەوە شتێکی ویژدانیە چۆن ئینسان من زۆر جار هەیە ڕەنگە لە ویژدانی خۆمان بترسین کارە ساتێک بخڵقێنین یان شتێکی ناخۆش بکەین ئاکارێک ڕفتارێکی ناشرم بکەین ئەمەشیان جۆرێکە لە دڵەڕاوچێ جۆرێکی ترمان هەیە جۆری دەماریە ئەمان پێویستی بە عیلاجە و نەخۆشیی درمە بەڵام ئەوەی ئێمە هەمانە دڵڕاوچی بەعموم وەرگین هەمومان پێویستمان بە هەستێکی دڵڕاوچی هەیە بۆ ئەوی سەرکەوتوو بینە تاقیکردنەوەدا ئێستا من تۆ هەستێکی دڵڕاوچی بۆ قوتابیەکەم دروست نەکەم ڕەنگە خۆ ئامادە نەکە بەڵام ئەم هەستە نابێت زیادەڕەوی تێدا بکرێت بەڕاستی بۆیە لانەی یەکەم خودی ئینسانەکە بۆ خۆی خود و قوتابیەکە فێرخوازەکە خوێندکارە بۆ خۆی دەبێت زاڵ بێ بەسەر هێندێک شتدا بۆ نمونە ئەو شتانێک کە لی دەترسێ بەتاڵکردنەوە یەکێک لەوانە دەتاڵکردنەوە تەفریغی مێشکە ترس و دڵڕاوچی بێنێ هەموو شارەزانی دەرووناس کۆمەڵناسەکان دەڵێن هەر شتێک لە مێشکدا و بێنە لەسەر کاغەزێک بینوسە کە نووسیت بە جۆرێک لە جۆرەکان بەتاڵ دەبێتەوە ئەمە خاڵێکیانە خاڵێکی زۆر ئیجابیە دواتر بابەتە فسیۆلۆجیەکانە خەوێکی قوڵ و باش و گونجاو بۆ ئینسانەکە
و وەرزشیەکی کەم تا زۆر ئێمە زۆر سێ جۆر کەسایەتیمان هەیە کەسایەتیە حیسیەکان پێیان دەڵێن جوڵیان زۆرە تەمانەوە بابەتێکیانە هەناسەی قوڵ ئەوانە بۆ خۆی یارمەتی دەرێکە لە خوددا بۆی ئەو دڵاڕاوچەیە بڕەوێنێتەوە دواتر وزە ئەرێنیەکان یاخود ئەو شتە ئەرێنیانەی کە خودی خۆی پێ بەهێز دەکات خاڵێکی ترمان هەیە لە بابەتە خودیەکان ئەویش ئەوەیە ئەو ئینسانە کاتێک بەرەوڕووی تاقیکردنەوەی شتێک دەچێتەوە بەڕاستی وا خۆی تەڵقینکە وا خۆی بارگاویکە کە بابەتێکی زۆر ئاسایی وکو ڕۆژەکانی تر قۆناغەکە تێدەپەڕێ ئەوەی دەکەوێتە سەر خێزانیش بەڕاستی خێزانەکان پێویستە کەشێکی ئارام کەشێکی ئاسوودا و کەشێک بخڵقێنن کە بتوانن ئەو قۆناغا زۆر بە ئاسایی تێپەڕێ بۆیە ئەو هەستی باسم کرد هەستێکی دڵڕاوکەی بۆ کار و فێرخوازەکانیان دروستکەن بەڵام حاڵتەکە لە حاڵتێکی ئاسایی بێ زۆر لە ئاسایی دەرنەچێ ئەمەش دەکەوێت سەر هۆشیاری خێزانەکان بەڕاستی مامۆستا ئەم ساڵ ئەتوانین بڵێن تۆزێک جیاوازتر بەڕاستی من بەیانی کە هاتم بۆ کورسات بینیم خوێندکاران ڕۆشن بەرەو خوێندنگاکان جیاوازتر بوون هەمووی ماسکیان بەستە بوو هەمووی دەستکێشی ئەمە دڵخۆش بوو کە هۆشیارێکی وا بڵاوکە ئەم ڤایرۆسە باڵی کێشەوە بەسەر جیهانە و ئێستا چەندین ڤایرۆسی کەش هاتووە و چەندین پەتای وەرزیش هەیە بەڵام ئێمە ئەوسا کە خوێنکار بووین قەلەقێکمان لا دەروسە بوو خۆیان پرسیارەکان بتوانین جوان بینەوە بتوانین کێشەمان بۆ دروست نەوێت ئێستا لە دوای هەموو پرۆسێک پەروەردەیەەکە پرۆسەیەکی تەندروستیش هەیە لەوانەیە ئەمە لایانی بەلایانی تەن بەس ئەم تەندروستیش پەیوەندی بەلایانی دەرونیەوە هەیە یعنی زۆر جار با لە خێزانەوە دەست پێ بکەین دایکەکە ماسکەکە لێر نەکەیتەوە دەستکێشەکە دانەکانی یاخود دەست لە دەستی کەس نێت ئەگە پرسیاری شێوە بوو ماسکەکە و لا نەبێ ینی ئەهامانە کۆمەڵەشتی وردن با ئێمە باز لەسەرمانە بکەین ئەمە چۆن خوێنکار بخێنە سەر ئەو بارودۆخەی کە هەم تەندروستی خۆی بپارێزێ هەم قەلەق و ترسیشی لا دروست نەبێت کە بتوانێت بە باشی لە تاقیکردنەوەکانە ئامادەیی هەبێت و جوابیش باتەوە دەستخۆش بێ وڵا کاک سەرکەوتە بەنەوە بابەتی خێزانی کە باسمان کرد زیاتر پێیوەستە بۆ هۆشیاری خێزانەکان کاتێک دایک تەمان سۆز و عەتف و خۆشەویستێکی تایبەتی لە ڕادەبەدەر بۆ مناڵ هەیە بێگومان وەلانکەی خۆشەویستی یەکەمی لەم حەزانەی کە سەرەتا دروست دەبێت لە ڕەحمی دایکیدا تەمان دایک زۆر ڕۆڵ دەبینێت تەمەن ئەو دایکە چەند هۆشیار بێ ئەو کەسا قەلەقی و دڵەڕاوچەکانیان باسم کرد هەستێکی دڵەڕاوکەی بۆ هەمومان پێویستە بۆ حاڵتانی خۆمان ئامادەکەین بەڵام ئەم حاڵەتە نابێ بەڕاستی حاڵتی نەئاسایی دەرچی خۆشیاری خێزانەکان زۆر دەبوش دەبینێ بۆ نمونە دایکێک منداڵێک کە ئامۆژگاری دەکات ئەمڕای ئامۆژگاری نەکا کە حاڵتەکە بۆ نمونە نەخۆشیەکە ڤایرۆسێکە دەمام کێکە دەیبستێ زۆر ئاساییە کە حاڵتی نەئاسایی و دەمام کەش دەکاتەوە زۆر ئاسایە لە کاتی خەڵە بەڵق نەبووی ئاساییە بۆیە ئەو هۆشیارە زۆر زۆر گرنگە ینی ئامۆژگاریەکان بە شێوەیەک نەبێ کەسەکە تووشی دڵەڕاوچەیەکی وا تون بکە کە حاڵەتێکی زۆر نەئاسایی دروست بێت چکە لێمان کاک سەرکۆ هەموو حاڵەتێکی نەئاسایی هەموو شڵەژانێکی دەرونی بەڕاستی کا لەسەر ڕفتاری بابەتی ڕفتاری و معریفی و هەستە بایۆلۆجیەکانی ئینسان دەکات بەتایبەتی کەسە حاڵتی دەرونیەکانی بۆیە ئەگەر ئەو ئامۆژگاریانە بە شێوەیەکی زۆر زانستی نەبێ بە شێوەیەکی زۆر نەرم نەبێ و بە شێوەیەکی زۆر دەربڕینەکانی هەتا نەبڕی سەوتی داکەی دەور دەبینێ دەبێت ئەم شێوازە بە شێوازێک بێ شێوازێکی زانستیانە بێ ینی حاڵتەکە زۆر بە ئاسایی وەریگرە و ڤایرۆسێکە و خۆپاراستن لێ و ئەم دەمام کە بەشێکە لە وقایە و وەکو ڕۆژەکانی تر کاتێک دەچی بۆ قوتابخانە زۆر مەشڵەژێ پرسیارەکان زۆر بە ئاسانی تەماشاکە و درنگ مێ دەرەوە ئەو حاڵتانە تەمانەوە جۆری خۆشیاری دەگەڕێتەوە سەر خۆشیاری خێزانەکان بەڕاستی بە دەرەجەیەک کە تاکەکانیش ترساون مامۆستا بەڕاستی یانی ئەوسا ئێمە ینی زۆر تەلە بە کاتۆری مڕاجعە ینی پیاداچوونەوە هاچوونە بەردەم مەکتەبیان لە حوشەکەی ئاستان پێشەشێک بێوەستان ئەم پرسیارەوە ئەمە بە ئێستا ئەمەش نەماوە ینی لەبەرەوە تەلەبە وا ترساوە لەبەرەوەی کە تووشی نەخۆشی نەبێ بۆی کە بتوانێت ئیمتیحانەکەی بەڵام چەند گرنگە مامۆستاش باسی خێزانمان کرد مامۆستا و سیستەمی خوێندنیش هاوکاری ئەو خوێن ڕاستە وڵای خاک سەرخۆتەمان فەزایان سێ ڕەهەندە ڕەهەندێکی خودی باسمان کرد بەشێک و ڕەهەندە خێزانێکەوە ئێستا پێشتر باسمان کرد ڕەهەندە فەزا گشتەکەی بە کەناڵەکەی بەڕێستانەوە هە لە فەزا گشتێکە حسابە بەردامی ئێستا ئێوە خزمەتێکی زۆر باش بە خوێندکار و بە قوتابی دەکات دەستان خۆش بێن دەستخۆشیتان لێ دەکەم پرۆسی پەروەردەوە ڕاستی پێویستی بە خزمەتێکی زۆرە من 24 ساڵە خزمەتی مامۆستایەتیم هەیە ئەزمونێکی زۆر قوڵیشم هەیە لەو بابەتە بە حکمی ئەوەی ئێمە ڕاهێنەری پەروەردەییشین و زۆر ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیشین
ئەو بابەتانەمان زۆر جار بە سیمینار و بە محاضرات گوتوێتەوە زۆر جار هەیە مامۆستاکە وها لە دەرونی قوتابیەکان دەکەن یعنی بە جۆرێک لە جۆرەکان شڵەژانێکیان بۆ دروست دەکات هەستێکی زۆر ناخۆشیان بۆ دروست دەبێت خێرا جوابدەوە پەلەپەلیان وەرە بڕۆ خێرا کردەکان جیاکردنەوە یعنی شێوازێک لە توندوتیژی حاڵەتیشی تاڕی دروست دەبێت کەسەکە بۆ خۆی هەست بەنا ئارامیەک دەکات هەز دەکەن ئاسایی حاڵتێکی ژینگەیەکی نە ئاسایی بۆ دروست بووە ئەمە دەگەڕێتەوە سەر هۆشیاری مامۆستاکان بەڕاستی مامۆستا ئەرچی گەورەیە مامۆستا کەسایەتێکی گەورەیە مامۆستا ڕۆڵی گەورەیە بەڵام ئەویش بە دەرنێ لە هەڵە و ڕەخنە و کەم و کوڕی بەڕاستی بۆی پێویستە مامۆستاکانمان بە هۆشیارانە مامەڵە بکەن بە حاڵتێکی زۆر عەسابێکی ساردەوە هێمنانە قوتابیەکان دانیشێنن پێم باشە هەموو مەکتەبێک بەڕاستی بۆنەیەکی زۆر خۆشە یعنی قۆناغ بڕینانە تایبەتی ئێستا وەرزیەکەمە وەرزی کەشمان لە پێش ماوە ینی مامۆستاکان ئەوەندە دایک و باوکان و یان مامۆستاکان ئەوەندە فشار لەسەر قوتابیەکانمان نەکەن کە ئەو کۆتایی ژیانە نا کۆتایی ژیانیە قۆناغێکە وەرزی یەکەم دەتوانێت وەرزی دوم قەرەبووی بکاتەوە بۆیە ئەم حاڵتە زۆر بە ئاسایی وەرگیرێ پێویستە لەسەر مامۆستاکان ڕۆڵی گەورەیان دەبێت بەڕاستی ستافی ئیدارە ینی چی تێدەچێت دووسێ چی لە چوکلات دەکڕم و قوتابیەکان چوکلاتێکیان دەمێ و هەستێکی خۆشیان بۆ دروست دەکەین و ئەو نەئارامی حاڵتە تاریانە دەڕێنەوە مامۆستا ڕەنگە بەشێکی زۆر لە کەمبوونەوە و یاخود ئارامبوونەوەی ئەو سترێسی لە لای خوێندکاران هەیە پەیوەندی بە هۆڵی تاقیکردنەوەکەوە هەبێت پێویستە هۆڵی تاقیکردنەوە بە شێوازێک بێت بە نمونە کاتێکە خوێندکار ئەچێتە هۆڵی تاقیکردنەوەکەوە چۆن چۆنی پێشوازی لێ بکرێت لەلایەن مامۆستا بەڕێزەکانی بە نمونە کاتێکە پرسیارێک ئەکا ڕەنگە زۆربەی زۆرمان ئێمە ئەم قۆناغانەمان بڕیوە مامۆستاکە چۆن وەڵامی پرسیارەکەی بداتەوە چونکە هەنێک خوێندکارمان هەیە من بۆ خۆم وەختی خۆی هەنێک خوێندکارە بۆ ئەوی مامۆستا لێرە یا مامۆستا ئەگەر تۆ سەیری دەستی من بکەی من ناتوانم وەڵام بدەمەوە یعنی ئەنواع و ئشکال طبیعەت هەیە لە نێو خوێندکارانە پێویستە شێوازی دروستی مامەڵە بە تایبەت لە نێو هۆڵی تاقیکردنەوەکانە لەلایەن مامۆستا بەڕێزەکانەوە چۆن چۆنی بە تاوەکو خوێندکار سەری لە تێک نەچێت لە کاتی دیارە من وەکو مامۆستاگە و ئەزمونێکە هەمە قوتابی چەندە بە شێوازێکی خۆشەویستی و جوان و حاڵتیشی ئاسایی پێشوازی لێ بکرێت ئەوەندە هەست بە ئارامی و بەدڵنیایی و ئاسوودەیی دەکات ئەگەر هۆڵەکە چەندە ژینگەیەکی خۆشی هەبێ و کورسی دانیشتەکانی شوێنێکی لەباریان هەبێ و قوتابیەکان چەند هەست بە ئارامی بکەن لەم هۆڵەدا مامۆستاش هەتا ینی زۆر جار هەیە مامۆستا داوای لێبوردن دەکەم لە مامۆستایان هێندە مامۆستای بەڕێزمان هەیە بە جۆرێک ینی لەنگویز بەدیەکی زۆر مۆن و مرج بەکاردێنێ و نەما نابێت کەس قسە بکە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە نا وانە ینی بە شێواز هەمان ڕۆژە و زۆر جار هەیە دەبێت حاڵەتی دەرونی قوتابیەکان قوتابی هەیە شڵەژاوە تۆ دەبێت ئارامی دەرونێکی ئارامیەکی بۆ دەرونی دروستکەی هەستێکی ناسکی بۆ دروستکە یعنی زۆر جا وەڵام داناوەکە بن سەوتێکی نەرم و شێوازێکی ینی بەکارهێنانی زمانی جستەیەکی زۆر شێوازێک زەر دەخەنەیە خوێندنگاکانی پێم وابێ نازانم چ وڵاتێک بوو بە دیاریکراوی بەڵام پێم وابێ کۆریا بوو پێم وابێت لەسەر ڕەحلەی خوێندکارەکان لە ڕۆژی تاقیکردنەوە ئەو مامۆستایی کە تاقیکردنەوەی خۆی بوو چەپکێک گوڵی ناسکی لە ئینجانێکی پشکۆلە بە خوێندکارەکان لەگەڵ نەستەلەیەک و ئاوێک بۆ داناوە وەکو پێشوازیەکی زۆر جوان بۆ خوێندکارەکان ئەمە چەندە گرنگە کە لای خۆشمان بەم شێوازە بیر وڵا زۆر جوانە هاژی خان شتێکی زۆر جوانە یعنی ئێستا تۆ بینی قوتابیەک گوڵەژی پێشکەشکەی ئەم گوڵە تەمان چیرۆکێکی خۆشەیە لەسەری من زۆر جار هەیە هەمومان حەزمان لە چێشت و تام و بووی دایکمان هەیە ئەو چێشت و تامانی ئەو چێشت و برنجێک کە دەیخوا هەر بابەتە مادیەکان نییە ئەوە خۆشەویستی و سۆز و ئەت و میهرەبانی دایکیش لە ناو چێشتەدایە بووی لەزەتی تایبەتیە زۆر جار هەیە دەڵێنی بۆ چێشتی دایکمانەوە بە لەزەتە ئەمە بۆیە مامۆستاش خۆشەویستێک هەیە لە نێوان قوتابی و مامۆستادا ئەو مامۆستادا چەندە خۆشەویستی ئابرازەکانی خۆشەویستی گوڵێک بابەتە معنەویەکەی هەر گوڵێکی مادی نییە گوڵێک ببای 250 دینار بەبای 500,000 دینار و یان سەروتر بێ ئەمە بابەتێکی زۆر معنەوی گەورەیە بەڕاستی تۆ گوڵێک چەپکە گوڵێک پێشکەش بە قوتابیەک دەکەی هەستێکی ناسکی بۆ دروست دەکەی یعنی هەستێکی خۆشەویستی بۆ دروست دەکەی بۆی لە شەڕژانی دەرونیدا قوتابی زۆر جار هەیە ئەو فۆڵدرانەی نامێشکمان ئێمە شتێکمان هەیە پێڵێن شعور و لاشعور شعورمان هەیە و لاشعورمان هەیە لاشعور بابەتێکمان هەیە پێی دەڵێن بیت بچووکترین وحدەی تەخزینە کاتێک ئەو کەسە ئەو هەستە ناسک و خۆشەویستیانەی بۆ دروست دەبێ
لاشعوری واتە ئەو فۆڵدران ئەو زانیارانەی لە پاشخانی لاشعوریدا خەزم بووە لە یەک چرکەدا 40 ملیۆن بیت دەگەڕێنێتەوە 40 ملیۆن بیت ئەی دەگە حاڵەتێکی شڵەژانی بۆ دروست بوو تەوەنە حاڵەتە دڵنیاییەوە تێک دەچێت بۆیە زۆر جار شعور ڕەگە لە یەک چرکەدا 40 بیت خەزم دەکە بەڵام لاشعور پێچەوانێ 40 ملیۆن بیت تۆ زۆر جار هەیە بابەتێک احتیمالیە 3 مانگ پێشێستا 3 مانگ پێشێستا خوێندووتە و لە لاشعوردا ئەگەر ئەو هەستە خۆشەت هەبوو هەستە دوورنیە خۆش و ئارامەت هەبوو بە دڵنیاییەوە فەڵدەرەکانی لاشعور زۆر بە ئاسایی دێتەوە بیرت بۆیە کاریگەری لەسەر تاقیکردنەوەش دەبێت کاریگەری لەسەر هێنانی نمرەش دەبێت ئەم پێم وایە ئەم بابەتە دەگەڕێتەوە سەر ستافی ئیدارە و مامۆستاکان چەندە هەستیان ناسک بێت چەندە لایانی هۆشیاریان بەهێزتر بێت چەندە لایانی پەروەردەیان بەهێزتر بێ بەڕاستی ئەوە دەخەم و پەرۆشی قوتابی خوێندکاری و فێرخوازەکانیان دەبن تۆ وەکو دایک و باوکێک دەبێت مامەڵە بکەی ئەژین خانەوەی باست کرد تەمان ئێستا ئێمە زۆر جار هەیە لە پەروەردەی ئەرێندا ئێستا شتێک هەیە پێی دەڵێن هەبێنی هەموو بابەتەکان کە هەمینی خۆشەویستیە تا من و تۆ پەیوەندێکی خۆشەویستیمان نەبێت ناتوانانی شت لێک وەرەوزین تا مامۆستا خوێندکار یاخود مامۆستا فێرخواز یاخود مامۆستا قوتابی پەیوەندێکی خۆشەویستیان نەبێت جا ئەو پەیوەندی خۆشەویستیە بە گوڵێ دروستی دەکەیت بە وشەیەکی خۆشە بە زەردەخانەیەکە بە هەستێکی ناسکە ئەو کاتە ئەو قوتابیە تەمان وەکو دەڵێ ڕنگدانەوەی کاریگەری دەبێت ئەو هەستە ناسکە و هەستە دەرونیانە ئەو هەستە خۆشەویستیە کاریگەری دەبێت لەسەر نمرە و داهاتوویەکی باشتری ئەمە ببەستینەوە بەلای خۆمانەوە بۆی هاوکارمەژین ئاماژەی پێ لە وڵاتێکی وە بۆ شێوە پێشوازیەکەن با پاسێکی خوێندنگاکانی خۆشمان بکەین ئێستا ئەوەی کە پێویستە وەرزەکەمان سارد و سەرمایە خوێندکاران لەوانەیە زۆر جار گرفتیان ڤایرۆسەشیان نەبێت هەندێکیان لەوانەیە پەتایەکی زۆر سادە و ساکارانە بەگە دو سێ جار پشمی یاخو کۆچی ئەزانین لە ڕاڕەوی تاقیکردنەوەکانە زۆر پامانەیە اینجا وەڵا پیرۆزەی مامۆستا لە هەموو شتێک گەورەترە چکە ئەمە چەندین جار بابەتێکی زۆر جوان خراە ڕوو لەماوەی ڕابردووە لە وڵاتی ئەڵمانیایە کە چەندین ملیۆن نەفەریتە تەنانە سەرۆکەکەشی کە خانمێک بوو کە بەجێ هێژمێرکەڵ وتی پیرۆزی مامۆستا ئەبێ موچەکەی لە هەموو ئەو کەسانی کە لە دام و دەستگاکانە زیاتر بێت چکە هەمومان پەروەردەی دەستی مامۆستا ئەمە زۆر کارێکی زۆر پیرۆزە یعنی من مەبەستە سەرێکیەکەم لەم نمونێشە ئەوەیە ئەگەر ئێمە هەستمان کردیەکێ لە مناڵەکانمای چ کوڕ بێت چ کەس بێ هەستمان کە سەرمایەتی یاخود پشمەیەکێتی یاخود ئەستەکەی ترسێکێتی زۆپاکەی لێ نزیکەینەوە یاخود کلێنەسێکی بینە دەست هیوایەکی تر بەو خوێندکارە بەخشی ئەمە تا چەند کاریگەری هەیە مامۆستا دەست خۆش بە کاکسەرکۆ بابەتێکی جوان دوورژان تەمان ئێمە ڕەنگە یەک دنیا ڕەخنەمان لە فەلسەفەی پەروەردەی خۆمان هەبێت لە وڵاتی خۆماندا بەڵام دڵمان نایە بابەتەکە گوتمان بابەتەکە نەسۆڵێنی دەست خۆش بێ تەمان ئەو حاڵتانە تەسیری زۆر کاریگەری زۆری دەبێت تو کاتێک ئەو خوێندکارە ئەو فێرخوازە ئەو قوتابیە حەز دەکا مامۆستاکە گرنگی پێدا حەز دەکا وەکو خێزانەکەی خۆی وەکو باوەشی دایک و باوکی ئەو مامۆستا بۆی پەروەشە تەمان ئەها هەستە خۆشەویستیە کاتێک تو هەست و ئارامێکی خۆشەویستی بۆ کەسە دروست دەکەی بە دڵنیاییەوە دەرەنجامەکانی دەرەنجامی نمرە ئەگەر هاتوو ئێمە زۆر جار کاکسەرکۆ زۆر جار قسەم کردووە لە زۆر سیمینەراتدا من تۆ کە مامۆستای من بی من مامۆستای ڕێزت بم لایانی معریفیمان هیچ بەبیر نامێنە ئەژین خان بەڵام لانی هەست و سۆز و هەست و کەوت و ڕەفتارەکان من هەمیشە بەبیر دەمێنێ من مامۆستایەکەم هەبوو لە یەکی سەرەتایی لە ساڵی هەشتاکان بووە زانستەکەیم بیر نەماوە بەڵام هەمیشە هەستە خۆشانە بەبیرماوە ڕفتاری جوان و بە هەست و سۆزەوە دەسێنان بەسە سەرماندا نەبڕەیەکی سەوتی جوان بانکردن بە زاراوەیەک جوانە بانجی کردوین ئەو هەستانەمان بەبیرماوە لە بیریشمان ناچێتەوە ئەوەی کاکسەرکۆ باسی کرد تەمان بە دڵنیاییەوە مامۆستا پیشەی مامۆستا ئەوەیە لێوەوە کەسایەتی مامۆستا گەورەی مامۆستا بە دەردەکەوێت کە وەکو دایک و باوک مامەڵە بکە بەڕاستی ئەو خۆشەویستی کە هەیە نەیپچڕێنێ زۆر جار هەیە ئێمە وادا بنێ مامۆستایەک ڕۆڵەکانی خۆی مناڵەکەی خۆی لە ماڵەوە هاتوو خزمەتێکی دەکە ئاەت مناڵەکەی خۆی لە ماڵەوە سەرما بێت چه هەست و سۆزێکی دەبێت بە دڵنیاییەوە هەست و سۆز لە دایک و باوکانی مامۆستا بەکاری بێنێ بە دڵنیاییەوە کاریگەری هەم بۆ لایانی ڕەفتاری و بۆ لایانی معریفی دەبێت بۆ لایانی جەستەیش دڵنیاییەوە بە هەموو بابەتەکان کەسەکە بە ئاسوودەی و بە ئارامی و قۆناغەکە تێدەپەڕێنێ دەستەکانە خۆش بە مامۆستاگیان ئومێد دەکەم کە خوێندکاران بە نمرەیەکی زۆر باشەوە ئەم وەرزەی خوێندن بەڕێ بکەن و ئومێدی شەکەم کە مامۆستا بەڕێزەکان هەتاوەکو ئەتوانن نەرمونیان تر بن
کاریگەرتر بن لەسەر ئەوەی کا ترس و دڵەڕاوکەکانیان کەمکەنەوە بێگومان کارێکی زۆر زۆر باشترە بێ بۆ هەموو لایەکان دەستخۆشیش لە هەمویانەکەین بێگومان لەم کاتەیە هەموو لایەکان هیلاکە بن ماندوو ئەبن ومێ دەکەین کە داهاتوێکی باشتریان ئەبێ هەبێت خوێندکارانی شاوکاری مامۆستا بن بە بەدڵنیاییەوە. هەردوولا دووبارە دەستخۆش مامۆستا دەستەکانە سپاس خۆش بۆ تۆ مامۆستا. ئەسڵ نەکەین